لە ماوەی ڕابردوو بەشش زۆرمان داکۆچیمان لە ڕۆژ ئاوا کرد پانتایەکی گەلک زۆرین و ئێمە سەرکەوتین بەسەر ئەو باڵە خیانەتکارەی چ لە هێزە حزب ئیسلامیەکان چ لە پارتی کە بە ئاشکرا پارتی هەموو میلیاکەی ئەوانی پێخائینی تیرۆریزم و هەمان ژەهری تورکیایدا دەڕێشت و هەتا لە NRT و نەوەی نوێ کە ئەوانە دیفاعیان نەکرد بە پێچانەوە هەواڵەکانیان لەوە کرد بۆ بەشەکی هەستە نیشتیمانیەکەیە بەشەکی ئەو ئاڵگۆڕەیە بەڵام بەشەکی کاکە ئەوان تایبەتمەندیان جیایە چۆن وەرە سەیری ئەوان بکە هەستی نیشتیمانی 34 ساڵە پارتی وێچێتی خەڵک هەزار تفنەعلەتی بە کورد دەکرد بە نیشتیمان دەکرد خۆشەویستی نما بوو بەڵام ئەوان ژیان دیانەوە ئەوەی وای کردە من و تۆ و هەزاران کەس دیفاعیان لێ بکەین میلیۆنان کەس هەستە نیشتیمانیەکەیە داکوچیان لێ دەکەین وەتوانیان وێنەیەشی زۆر جوان دوور لە دەماگیرینەتەوەیی پیشان بدەن کە خۆشەویستی نیشتیمان دەکرێت شتی جوانی لێ بەرهەم بێت دوو ئەوانش گەندەڵیان هەیە لەو ئەوروپایی ماشەیە هەمومان دەزانین لە ئەمریکاشەیە بەڵام ڕێژەیەکەی بەو توشیەوە بەرز نییە لایوانیش گەندەڵی هەیە بەڵام کاچ خۆم گەندەڵی کنەوان و گەندەڵی پارتی وێچێتی کەی ئەوان مەسئولەکیان ملیاردێرە بەس پێم رە ساڵح مسلیم ئیلهام ئەحمەد بە نمونە مەزلوم کۆبانی کوڕەکانیان لە چێناوانە کوڕەکانی شەید دەبن ئیما لە ئێستاکەوە هەر لە دایک دەبن مۆڕشان نێدرێ ئەتوو سەرۆکی ئەتوو خەلیفەی ئایندەی دوو دنیای زۆر جیایە ئەوانە ئەو دوو هەنگاوە سێ وەرە سیرکە ئەوان 14 ساڵە ڕۆژێک جێتانێ بۆ بڵێن مەعاش نادرێ 14 ساڵە 250,000 230,000 ئازان مۆزەف دوێنێ لەگەڵ برادێک لەوێ قسەم کرد وتی موچەیمە 4 قات و 5 قات بەرزترە لە چاو ڕژێمی ئەسەد کۆن و لە ئێستا بەو 400 زیادیان کردیان کەمترین مەعاش 87 دۆلارە لای وێن 7 دۆلار بۆ سەرباز ئێستا بوویتە 25 ئەگە چارەکەی زیادکەن کەچی لەکنەوەن کەمترینی 89 دەڕاتە 300 دەڕوە دەگوۆگە بوار بدەین بەلێ شاو خەڵک لە ژێر دەسەڵاتی ئەسەد و ئەوانێتە بن دەسەڵاتی ئێمە ئەیگۆ دەگە کۆن لە نوهەتەکان و 2000ەکان دوو سیارە لە کۆڵانە کەبی ئێستا 8 هەیە بەڵام ملیاردێریان دروست نەکرد وەکو هەولێر و سلێمانی بە هەزاران ملیاردێر و ملیۆنێر بی بە خۆیان قیادەکانیان لە پێشی پێشەوەن هاوڕێیان بەدەرلەوە وەرە سەیریکە هونەر کاکە لەکنەمە سانا بەرزنجی ئەدنان کەریم کورە زەکەریە دەیانە و هونەرمەندانە جوان بوون چەند بۆ گەنیان کردن چەند سەلیلیان کردن بەس لەوێ هونەرێکی ڕەسەنی کوردیان ژیاندەوە کە ئەوڕۆ هەمومان بەشەکە لەو هونەری جێیان لێ ڕادەگرین و بەشەکە لەو شەڕە کەچی لەکنەمانە هونەرمەندە هەر جوانەکان کەسێتیان شەید کەسێتیان بە زەنگی شەید دەکەن ئەزان ئەوان جگەل ئەو دەیان هونەرمەندیان شەید بۆ لە بەرەکانی جەنگ لە هەمووی ئەوەی گرنگتر بڕاوکەم قسە یەک بەرپرسی ئەمریشتان و دەینەوە لەسەر ئیرادە تاچی کورد ئەوەندە زەلیل بوو هەدا داعش هات لە باقرتی دەهات لە حاجی ئۆمەران ئاودی دەبوو کاکە ئەوان ئەمریشیە گوتی کاکە ئەوانە زۆر کارە ساتن کلاشیکۆفیان پێدەستنە بەردەم داعش دەچن بەردەم ئەو جێشەی تورکیا ئیرادەیان هەیە ئەو تاکە کە هەڵنی بڕوا بکەن لە هەموو ئەوانش گرنگتر مەسەلەی ژن هاوڕیان لەبیرمان نەچی لەگەر ئەو پەرڕێزمکەەوەش مافە بەڵام ژنی باشووریان چێ کردیا بۆ تۆکس فلیپ بۆ تۆکس فیلەر تێم دەگەی زێر تێم دەگەی سناپچات ئەوە سەقافەتیان لە بۆ ئەوەی بەجێشتێ لە کوڕیش بە شێوازشکە تاکەچی ناڕۆشم بیریان بڕۆ لەکنەوان دەکنەوان بڕۆ بزانە ژیانەکیان لە بۆ دروستکردنی ژن قائیدە ژن ئیرادەی وڵات بەڕێ دەبە ئەزانن لەو ئەوروپای ئابڕووی کورد لە باش ئەسە باشوور چوو لەسەر ژن کوشتن بەڵام ئێستانیا پۆینجی بڕوا بکەن چەندین ئەوروپیە شانازی بەو ژنانەی کوردەکە بە خۆشتان دەبینن پۆین گەورەترین سەروەریە لە بۆ کورد گەورەترین سەروەریە لۆ کورد بۆیە ئێمە من لۆ شانازیان پێوە نەکەین لۆ دیفاعیان لێ نەکەین دوو تایبەتمەندی هەمووی 2 کیلۆمەتر لەسەر دەو ئاوەکەی جێ حکومڕانێتی ماڵی بارزانی و تاالەوانی حکومڕانێتی ڕۆژ ئەوە زۆر جیاوازە ڕاستە لە بواری باوەڕی ئازادی سیاسی دیموکراسیەت زۆر لاوازن دەبێ ڕخنیان لێ بژیرێ بەڵام ئەوان لە جەنگدانە لەو بەڵام لەو خاڵە جێگای ڕخنان
لەگەڵتان دامە بەس سەری هەمومانیان بەرز کردەوە